لەبارەی چارەنووسی گروپە چەکدارەکان لە عێراق لە نێوان هەڕەشەکانی یاخود هۆشداریەکانی ئەمریکا و هەڕەشەکانی ئیسرائیل لەگەڵ بەڕێز میسال ئالوسی سیاسەتمەداری عێراقی گفتوگۆ دەکەم لە ستۆدیۆ ئامادەیە. بەڕێز میسال زۆر بەخێر بیت. گروپە چەکدارەکان ئێستا لەگەڵ دوایین هۆشداریەکەی ئەمریکا نەک ناڵێن چەکدادەنێن بەڵکو هەڕەشەی کاردانەوەی توندیش دەکەن. پێتان وایە کە هۆشداریەکانی ئەمریکا و گوشارەکانی ئیسرائیل دەتوانێت بۆ چوونی گروپە چەکدارەکان بگۆڕێت؟ زۆر سڵاو لە جەنابت و لە بینەرانی کوردستان 24ش ئێمە لە ساڵی 2014ەوە کاتێک حەشدی شەعبی دروست کرا یاخود ئەوەی کە پێی دەوترێت حەشدی شەعبی تاوەکو ئێستا ئەزمونێکی خراپ و تونمان هەیە بە تایبەتی ئەو گروپە چەکدارانی کە لە ڕاستیدا میلیشیان لە دەرەوەی یاسان ئینقلاب و هەڵگەڕانەوەیەکی سیاسیان کردووە لە عێراقدا. ئەو میلیشیانە یاخود ئەو گروپە چەکدارانە بازرگانی مادەی هۆشبەر دەکەن لە دەرەوەی یاسان. ئەو میلیشیانە یاخود ئەو گروپانە خۆیان لەسەرەوەی یاسا دەبینن، خۆیان لەسەر و هێزە ئەمنیەکانەوە دەبینن. هەروەها دەستەواژەی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان لەگەڵ ڕێزم بۆ جەنابی سوودانی تەنها دەستەواژەیەکی نووسراوە، واتە هیچ بەهایەکی نییە. ئەم گروپە چەکدارانە باڵێکی ئێرانە لەناو عێراقدا، باڵێکی زۆر توندن. هەروەها وەکو حیزبوڵای لوبنانی وان ئەم گروپانە حەشدی شەعبی باڵی ئێرانی استراتیژی سەربازی تیرۆریستن بۆ ئەوەی کە ناوچەکە بە سەربازی بکەن، هەروەها پڕی بکەن لە شەڕ و وێرانکاری. کە ئەمریکا دەیەوێت گروپە چەکدارەکان هەڵبوەشێنەوە یاخود حەشدی شەعبی هەڵبوەشێتەوە؟ من بڕوام وایە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیری بێت، هەماهەنگی هەبێت تا ڕادەیەک. ئەمریکا شەڕی ناوێت. هەروەها هەمومان دەزانین کە سیستەمی ئێرانی لەگەڵ ڕێزم بۆیان شەڕ دروست دەکەن. بۆ نمونە ئەوان خۆیان شەڕەکەیان دۆڕاندە بوو، سەرکردەکانیان کوژراوە. ئێستا دەیانەوێت خۆیان وەکو یاریکەرێکی هەرێمی دووبارە نیشان بدەنەوە، دەیانەوێت شەڕێکی دیکە دروست بکەن. ئەمە جۆرێکە لە شەڕ و وێرانکاری. بۆ نمونە یاسای حەشدی شەعبی یاسایەکە بۆ ئەوەی یاخود هەوڵێکە بۆ زەمان و دەستەبەرکردنی ئێران لە ناو عێراقدا، هەوڵێکە بۆ دەستەبەرکردنی ڕۆڵی ئێران، هەوڵێکە بۆ پارەدارکردنی گروپەکانی حەشد. بۆ نمونە بودجیان زیاتر لە 3 ملیارد دلار کە زیاتر لە بودجێ هەرێمی کوردستان. ئەمە بۆم گروپە چەکدارانە دەچێت، ئەمە بۆ میلیشیاکان دەچێت، کەسی نازانێت چی لەسەر دێت. من پێم وایە سەردانی بەڕێزداری جانی بۆ بەغداد شتێک ڕوون دەکاتەوە بۆی کە بڕیاری سیاسی حەشدی شەعبی بڕیارێکی عێراقی نییە. بڕیاری حەشدی شەعبی بڕیارێکە وەکو حیزبوڵای لوبنانی بڕیارێکی ئێرانیە. جانی ئەمڕۆ بۆ عێراق کە دواتریش دەچێتە لوبنان چ پەیامێکی پێ بۆ عێراقیەکان؟ بەڵێ بەڕێزداری جانی سیاسێکی دیارە ناسراوە، یەکێکە لە هەڵۆکانی شۆڕچی ئێران، سەرۆکی پێشووی پەرلەمان بووە، ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئێران بۆ پێشووتر. گەڕانەوەی لاریجانی بۆ کای سیاسی مانای گەڕانەوەی ئێرانە، مانای گەڕانەوەی ئێرانێکی تونڕەوە بۆ ناوچەکە. ئەمە جارێکی دیکە نیشانە دەدات کە ئێران دەیەوێت شەڕ هەڵبگرچێتەوە. دەمانەوێت لەگەڵ ئێران پەیوەندیمان هەبێتەوە. ئێمە کێشەمان ناوێت، بەڵام نامانێت پەیوەندیەکانمان سەربازی بێت تەنها. نامانێت عێراق بێتە مەیدانێک بۆ ئەو شەڕە فاشیلانەی ئێران دەیانەوێت بیانکە. و هیوادارم دەوڵەتی عێراق و حکوومەتی عێراق هەڵوێستی خۆی زۆر جوان ڕوون بکاتەوە بۆی کە ڕێکەوتنی ئەمنی چییە لەگەڵ ئێران دەیانەوێت بکەن. دەیانێت چییە لە ڕاستی ڕێکەوتنی ئەمنی چییە کامڕۆ لەگەڵ ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق کۆبووەتەوە؟ بەڵێ ئەوە زۆر ڕوونە. هاتنی لاریجانی بۆ بەغداد ئەمەش سیاسێکی ڕوونە، دەڵێت کە ڕێکەوتنی ئەمنی مانای وایە کە حەشدی شەعبی یاساکەی تێپەڕێنێت. ئەمە زۆر ڕوونە. بۆ نمونە یاسای حەشدی شەعبی کە دەڵێت ڕێکەوتنی ئەمنیمان دەبێت، مانای وایە دەبێت یاسای حەشدی شەعبی لە پەرلەمان تێپەڕێنێت. بۆ نمونە ئێستا بەڕێز سوودانی داوای کردووە کە ڕاوەستانێک هەبێت.
حبۆ نمونە سوودانی جەختی لەوە کردێتەوە کە حکوومەتی عراق ناوێت هێزی بیانی هەبێت لەناو خۆی عراقدا بۆ نمە بەڕێسیستانی مەرجعیەتی باڵا و مەرجعیەتی نەجەف و بەڕێز سەدر هەموو ئەو مەرجعیەتە عراقیانە ئەم شێوازە لە سیستەم ڕەت دەکەنەوە ئەم شێوازە لە حەشی شەعبی ڕەت دەکەنەوە ئەم شێوازە لە گروپە چەکدارانە ڕەت دەکەنەوە تەنانەت ئەم گروپە چەکدارانە سەر بە سیستانی یا قسەتر نین بەڵکو فەرمانەکانیان لە ئێران وەردەگرن. باشە ئەگەر یاسای حەشدی شعبی لە عێراق پەسەند بکرێت چی بەسەر چارەنووسی عێراق دێت؟ بەڵێ ڕەنگە ئەو یاسایە تێپەڕێن دێت هەروەکو یاسای زۆریان تێپەڕاندووە هەروەکو چۆن هەژمونیان هەیە بەسەر دەسەڵاتدا ئێمە بینیمان کە نوێنەری باڵێزخانەکان دیاری کرابوون ئەو باڵێزانە چیەکەن یعنی زۆر سێر بوون لیستەکە بینیمان بۆ نمونە من هۆشداری دەدەم ترسی ئەمریکا سزای ئەمریکا لەسەر دەوڵەتی عراقە هاوڵاتی باجەکەی دەدات سیاسی پارەی هەیە ملیاران دۆلاری هەیە لە ڤێننا لە ئیمارات لە دوبەی لە لوبنان پارەی زۆری هەیە سزاکە بەسەرەوەندە کاریگەری نابێت بەڵکو ئەگەر ئەمریکا سزا بەسەر عێراقدا بسەبێنێت هاوڵاتی قوربەسەر باجەکەی دەدات ئێستا ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ئاشتی دەڕۆین وەرم ئێستا ڕێکەوتمانە لە نێوان ئازەربایجان و ئەرمینیا قەوقاز بەرەو ئاشتی دەڕات کەچی ئێران دەیەوێت ئێمە بگەڕێنێتەوە بۆ دۆخی شەڕ پێم وایە کە ئێران ناتوانێت بەرگەی ئەو سزایان نەبگرێت کە ئەمریکا بەسەریدا دەیسەپێنێت هەروەها کاری ساتێک ڕوو دەدات. کەواتە ئەگەر گروپە چەکدارەکان مل نەدەن بۆ داواکاریەکانی ئەمریکا لە عێراق پێتان وایە عێراق ڕوبەڕووی مەترسێکی گەورە دەبێتەوە؟ بەڵێ پێویستە دەوڵەتی عراق ئەو چەکدارانە کۆنتترۆل بکات پێویستە گروپەکان خۆیان ڕادستی دەتوانێت ئەم چەکدارانە قایل بکات بە دانانی چەک؟ تۆ ڕاست دەکەی حکوومەتی گروپە چەکدارەکانە ئەم حکوومەتە حکوومەتی میلیشیاکانە بەڵام ئێستا حکوومەت بەڕێز سوودانی ڕوویەک نیشان دەدات ڕوویەکی جوان ڕوویەکی نەرم ڕوویەکی دیپلۆماسی دەیەوێت بمێنێتەوە لە دەسەڵات دەیەوێت حکوومەتەکەی بەردەوامی پێ بدات بەڵام پێم وایە کە ئێران پێم وایە ئەمریکا دەزانێت سوودانی خەریکی چییە دەیەوێت ڕووی سوودانی دەرخات ئێستا سوودانی دەیەوێت جۆر جۆرەکان براوەکە بکات و خۆی یاخود فرە هەڵوێستی هەبێت بەڵام سوودانی ناتوانێت ئەوە بکات ئەمریکا سوورە لەسەر بڕیارەکەی ئێمە پشتیوانی بڕیارەکەی ئەمریکا دەکەین بۆ کۆکردنەوەی چەک لە دەستی دەوڵەت و دوورکەوتنەوە لە شەڕ ئێران. بەڕێز میسال ئەگەر گروپە چەکدارەکان بەم شێوەیە لە عێراق بەردەوام بن پێتان وایە ئەمە دەرگای هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر عێراق و ئامانجەکانی کە دیاری کردووە دەکاتەوە؟ بەڵێ ئیسرائیل دەیویست گورز لە عێراق بوەشێنێت بۆ نمونە ئیسرائیل کێشەی لەگەڵ موشک و چەکدارەکانی ئێرانە بەڵام ئەگەر عێراق بەم دۆخە بەردەوام بێت ڕەنگە ئەویش بێتە شەڕەوە بەسە بەس عێراق بێزار بوو لە شەڕ بۆ نمونە ئەوەی کە گروپان چەکدارەکان دەیکەن درۆن دەنێرن بەرەو ئیسرائیل درۆن دەنێرن بۆ ئیمارات درۆن دەنێرن بۆ هەرێمی کوردستان ئەمانە کردەوەی تیرۆریستین بەمانای وشە پێویستە بوەستێنرێت پێویستە سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی بڕیارێکی جدی بدات بڕیارێکی دیپلۆماسی نەدات بڕیارێک بدات جدی بێت کە بڵێت هەموو گروپە چەکدارەکان قەدەغە لە ناوخۆی عێراق. بەڕێز میسال لە دوای ئەوەی کە بڕیاری چەکدانانی حیزبوڵڵا لە لوبنان درا پێتان وایە پێشهاتێکی لەو جۆرەش لە عێراق ڕۆدات و گروپە چەکدارەکان چەکدا بنێن؟ ئەم گروپە چەکدارانە کارتۆنین ئەمانە تیرۆریستی کارتۆنین ئەگەر دەوڵەت لاواز بێت خۆیان بەهێز دەکەن ئەگەر جەستەیەک لاواز بێت وەکو بەکتریایەکی بەهێز دەبن ئەگەر جەستەکە بەهێز بێت ئەوە ناتوانن گەشە بکەن. حیزبوڵڵای لوبنان چی دەوێت؟ حیزبوڵڵا دەیەوێت کە لەگەڵ ئیسرائیلدا شەڕ بکات حیزبوڵڵا کە هەبوونی حیزبوڵڵا مانای وایە هەبوونی ئێران لە ناوخۆی لوبناندا ئێران دەیەوێت یاریکەرێکی نێودەوڵەتی بێت بەڵام ئەو دۆخە تەواو بوو ئێران ئێستا دەوڵەتێکی ئیقلیمیە بەڵام دەوڵەتێک نییە بتوانێت دەسوەردام بکات پێویستە سیستەمی ئێران شەڕ بە خوێنی عێراقیەکانەوە نەکات بۆمانەوەی خۆی پێویستە ئێران خۆی بە خوێنی لوبنانیەکانەوە درێژە بە سیستەمی خۆی نەدات بەسە ئەم شەڕە بەسە ئێمە ئابووریمان هەیە ئاژەڵمان هەیە گەنجمان هەیە کشتتوکاڵمان هەیە دەژین باواز لە خوراافاتی عقائیدی و ئایدۆلۆژی بێنین با ئێمە ڕوو لە جیهان بکەین ئێمە عێراقمان هەیە
سوپای عراقمانەیە بەڵام پێشمەرگەمانەیە پۆلیسمان هەیە ئەمانەمان بەسە چیوێت ئێران چیوێت دەیەوێت سوپایەکی ئایدۆلۆژی دروست بکات دەیەوێت خانەی تیرۆریستی دروست کات لە پێناو بەرژەوەندی خۆی بەڵام هەڵدەسێت تۆزێت جوانکاری بۆ دەکات بۆ نمونە ئەمە ناوی دەنێت مەسیحی ئەمە میلیشای سونەیە ئەو میلیشای شیعە ئەمە حەشتی سونەیە یانی ئێران ئەوەی کە دەیست دەکات ئەوەی دەیکات ناوە بەس ناوە بۆ جوانکاری ئایدۆلۆژیاکەی. سپاس بەڕێز میسال ئالووسی سیاسەتمەداری عراقی کە ئامادەبووی لەگەڵمان دەستخۆش.